ڕێککەوتنی تورکیا و ئیسرائیل و هەڕەشەکان لەسەر ڕۆژاوای کوردستان. ئایا کورد ناچار دەبێت شەڕی یەکلاکەرەوە بکات یان شەڕی ناوخۆ لە سووریادا سەرهەڵدەدات؟ ژمارەیەک ڕۆژنامە و هەڵپەڕی دیار و بەرچاوی ئیسرائیلی و ڕۆژاوایی لە ڕۆژی چوارشەممە 21 ئایار بە بڵاوکردنەوەی چەندین راپۆرتی تایبەت لەسەر پرسی تورکیا و ئیسرائیل ئاماژەیان بە کۆتایی دووەم گەڕی دانوستانەکانی ئەنقەرە و تەلەبیب بە نێوەندگیری باکۆ کردووە. هەر لەمبارەوە ڕۆژنامەی ئیسرائیل هیوم باس لەوە دەکات هەردوولا بە مەبەستی نەهێشتنی گرژی و ڕێگری لە پێکدادانی سەربازی لەسەر چەندین خاڵی سەرەکی ڕێککەوتنیان کردووە کە لێرەدا ئاماژە بە گرنگترینی ئەو خاڵانە دەکەین. یەکەم، ئیسرائیل و تورکیا لە ڕێگەی ئەزەربایجانەوە هێڵێکی پەیوەندی ڕاستەوخۆ لە نێوان هەردوو وڵات دروست دەکەن بە مەبەستی هەماهەنگی و ڕێگریکردن لە سەرهەڵدان و پەرەسەندنی گرژی نێوان هەردوولا. دووەم، تەلەبیب لاری لەوە نییە ئەنقەرە بە کەیفی خۆی لە باکووری سووریادا بڵاوە بە هێزەکانی بکات و تەنانەت بەرامبەر بە چالاکی هێزە زرێپۆش و پیادەکانی ئەو وڵاتە لە سووریادا بێدەنگ دەبێت. بۆ مەرجەی تورکیا سیستەمی بەرگری ئاسمانی و ڕادار لە سووریادا دانەمەسرێنێت، چونکە لە ڕێگەی ئەم سیستەمەوە ئەنقەرە دەتوانێت بە ئاسانی جموجۆڵەکانی سوپای ئیسرائیل لە ئاسمانی سووریادا چاودێری بکات. سێەم، ئیسرائیل لەسەر هەڵوێستی خۆی سەبارەت بە باشووری سووریا بەردەوام دەبێت، واتە لاکردنەوەی بنکەی سەربازی و داماڵینی ئەو ناوچەیە لە چەک بە وردی بەردەوام دەبێت. پێشتر ژووری شیکاری تیوار لە راپۆرتێکی تایبەت بە گرژی نێوان ئەنقەرە و تەلەبیب ڕایگەیاند کە شەڕ و گرژی و ململانەی ئێستای تورکیا و ئیسرائیل شەڕی ئایدۆلۆژیا و ئاین و بەرگری لە ستەم لێکراوانی فەڵەستین نییە، بەڵکو شەڕی بەرژەوەندی و هەژمون و بە تایبەتیش پرسی غازە. هەڵسەنگاندنەکان لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاستدا مەزندەی یەدەگی غازی گەورە بە نزیکەی 122 تریلیۆن سێجای غازی سروشتی و 1.7 ملیار بەرمیل نەوتی یەدەگ دەکەن. هەر بەم بۆنەوە ئیسرائیلیەکان لەو باوەڕەدان کە یەکێک لە گرنگترین مەبەستەکانی سووربوونی تورکیا لەسەر بوونی سەربازی لە سووریا و هەروەها دامەزراندنی بنکەی سەربازی ڕەخساندنی دەرفەتە لە پێناو پتەوکردنی پێگەی خۆی لە پرسی وزەتە. بەواتایەکی دیکە تورکیا دەیەوێت لە ڕێگەی سووریاوە نەک تەنیا دەست بەسەر کێڵگە غازیەکاندا بگرێت، بەڵکو دەیەوێت پێش بە هەر شەشنە پرۆژەیەکی گواستنەوەی غازیش بگرێت. ئەمەش لە کاتێکدایە کە تەلەبیبیش لە کەنارەکانی دەریای ناوەڕاستدا دەمێکە بە وردی بە شوێن غازدا دەگەڕێت. تەنانەت دەیەوێت لەگەڵ میسردا جێگای رووسیا و ئێران لە پرسی هەناردەکردنی غاز بۆ ئەوروپادا بگرێتەوە. لەمڕۆوە دەکرێت درێژەی شەڕی غەزە و دەنگۆی دەرکردنی فەڵەستینیەکان و هەروەها بوونی تەلەبیب لە سووریادا لەم ماڕاستەیەشەوە خوێندنەوەی بۆ بکرێت. بۆیە ئیتر ئەستەمە بە ماسانیە ئیسرائیل واز لە تورکیا و خەونەکانی ئەردۆغان پێنێت، مەگەرەوەی لەگەڵ تورکیادا بگەنە ڕێککەوتن، بە واتایەک تورکیای ئەردۆغان ئیسرائیل بکاتە هاوبەشی سەرەکی خۆی لە سووریادا. کەواتە لێرەدا پرسیاری سەرەکی ئەوەیە ئەم ڕێککەوتنەی نێوان ئەنقەرە و تەلەبیب لە باکۆی ئەزەربایجان ئایا کاریگەری لەسەر کورد لە ڕۆژئاوا دەبێت؟ بە واتایەکی دیکە ئەگەری ئەوە لە ئارادایە کورد لە ڕۆژاوادە ڕوبەڕووی هێزەکانی دیمەشق و ئەنقەرە بێتەوە و ناچار بە شەڕی مان و نەمان و یەکلاکەرەوە بێت؟ دیارە ڕێککەوتنی ئەنقەرە و تەلەبیب دەتوانێت جیالەوەی دەرفەت بۆ تەڕاتێنی سەربازی تورکیا لە ڕۆژاوادا بڕەخسێنێت، ئەو کات دەتوانێت هێزەکانی ئەحمەد شەرع بە پاڵپشتی ئەو وڵاتە ڕوبەڕووی هەسەدە بکاتەوە و دەسەڵاتی کورد لە ڕۆژاوا لە لێواری ئاوابوون نزیک بکاتەوە. لەمڕۆوە دەکرێت ئەم ڕێککەوتنە وەکە ڕەشەیەکی تەواو جددی لەسەر کوردستانی ڕۆژاوا سیر بکرێت. هەر لەمە ڕاستەیەدا بوو کە پاش یەکەم گەڕی دانوستان ئارزوو هێزەکانی هەسەدا بە چڕی کەوتنە ئامادەباشیەوە و لە ئێستاشدا پێدەچێت لە ئامادەبوونی تەواو تابن. لەمڕۆوە پرسیارە سەرەکیەکە ئەوەیە هەر بەڕاست ئەم ڕێککەوتنە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و ئەڕەشە لەسەر کورد لە ڕۆژئاوا دروست دەبێت؟ پێدەچێت بۆ گەیشتن بە وەڵامیان پرسیارە سەرەکیە چەند خاڵێکی سەرەکی پێویست بێت کە لێرەدا ئاماژەیان پێ دەکەین. یەکەم، ڕاستە پاش ئەوەی دەسەڵاتی سیاسی ئەنقەرە پاشنەئاخیلی خۆی دۆزیەوە و بە باشی لەوە تێکەیشت کە بژاردەی کورد باشترین کارتی لێدانی دەسەڵاتی تورکیایە و دەکرێت بە کارتی کورد جیالەوەی یاسایشی ناوخۆیە وڵاتە بە ئاسانی و لەپڕ بخرێتە مەترسیەوە، تەنانەت ڕێ بە خەونی بەناوەندبوونی غازی تورکیاش بگرێت. هەر بۆیە دەسەڵاتی سیاسی ئەنقەرە پرۆژەی ئاشتەوایی لەگەڵ کوردی قیت کردەوە و ئیتر لە ئێستادا باس لە شەکداماڵین و هەڵوەشاندنەوەی پەکەکە دەکات. واتایەک باس لەوە دەکرێت
ئیتر ئەنقەرە لە هەڕەشەی پەکەکە ڕزگاری بووە، بەس بە پێچەوانی زۆربەی خوێندنەوەکان کوردیش بە تایبەتی پەکەکە بەگەڕاندنەوە بۆ سیاسەتی بنەمای کۆماری تورکیا هەروەها هەڵسوکەوتی سیاسی فاشیەکان و بە تایبەت ئەردۆغان تێگەیشتووە لە ئێستادا چارەسەرکردنی کێشەی کورد و تەنانەت ئاشتەوایی کورد و تورک جگە لە بەرنمەیەکی کاتی بۆ خۆپاراستن لە مەترسی ئیسرائیل شتێکی جدی نەبووە و نییە. هەر بۆیە پەکەکەش بە هەمان کارتی ئەنقەرە سیاسەتی کردووە و باسی لە هەڵوەشاندنەوەی خۆی کردووە، کەواتە بە پێچەوانەی زۆربەی لێدوان و لێکدانەوەکان نەک تەنیا پەکەکە چەکیدانە ناوە هەڵنەوەشاوەتەوە بەگرە لە شارەکانی تورکیاشدا ئێستا بوونی بەهێزتر و کارامەترە. بۆیە لە ئەگەری هەڵەکردنی تورکیا بە دڵنیاییەوە کورد شەڕی یەکلاکەرەوە دەکات و جیالەوەی خەونی بەناوەندکردنی تورکیا لە پرسی وزە دەخاتە مەترسیەوە بە دڵنیایشەوە ئاسایشی ناوخۆی تورکیاش دەخرێتە مەترسی جدیەوە. بۆیە سەرەڕای ئەم ڕێکەوتنەش ئەگەری زۆر کەمە ئەنقەرە تووشی ئەم هەڵەکشندەیە بێت و ڕوو لە بژاردەی شەڕی هەسەدە بکات. کەواتە پێدەچێت لە ئێستادا ئەگەرێکی لاواز بێت کە ئەنقەرە و دیمەشق بتوانن بەم ئاسانیە و لەم هەلومەرجەدا بیر لە بژاردەی شەڕی یەکلاکەرەوە بۆ سەر ڕۆژاوا بکەنەوە. دووەم، بۆ هەمووانە ڕوون و زیارە دیمەشقی بنەماڵی ئەسەد لە مێژووی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بەردەوام وەک تاکە هاوپەیمانی متمانە پێکراوی تاران پێناسەکراوە، وەک تاکە وڵاتی دۆستی نزیکی ئێران ناسراوە. تاران لە دیمەشقەوە شەڕی ئیسرائیلی کردووە، شەڕی دنیای عەرەبی کردووە، لە ڕێگەی دیمەشقەوە یارمەتی بە هاوپەیمانی سەرەکی خۆی واتە حیزبوڵای لوبنان و هەروەها حەماس گەیاندووە. بەگشتی دیمەشقی بنەماڵی ئەسەد ناوەندی تەڕاتێنی تاران و حەساری دوورخستنەوەی ئاگری شەڕ بووە لە سنوورەکانی ئێران. هەر بۆیە و دووە بە دوای سەرهەڵدانی گروپە چەکدارەکانی تەحریری شام بە سەرۆکایەتی محەممەد جۆلانی لە دیمەشقی بنەماڵی ئەسەد تاران لەو پەڕی تووڕەیی و ناومێدیەوە ئەمکارەی بە فیتی ئەنقەرە ناوبردوو لەم بارەشەوە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی لە لێدوانێکدا بەبێ ئاماژەکردن بە ناوی تورکیا وەک سوکایەتی پێکردن و بە هیچ نەزانینی ئەم وڵاتە ڕایگەیاند. ئەمکارەیە وڵاتی دراوسێ لە پێناو بەرژەوەندی تەلەبیب و واشنتۆن کراوە و تاران لە بەرامبەرم پیلان و خیانەتەدا بێدەنگ نابێت. لەمڕۆوە تاران وەک تۆڵەسەندنەوە بە دڵنیاییەوە چاوەڕێی هەلومەرجێکی وایە کە کارتی کورد وەک پاژنە ئاخیلی هەم ئەنقەرە و هەمیش دەسەڵاتی ئەحمەد شەرع لە سووریا سەیر دەکات. ئیتر بە دڵنیاییەوە لە ئەگەری سەرهەڵدانی گرژی لە سووریادا تاران بێ یەک و دوو بە یارمەتی و پشتیوانی ڕووسیا نەک تەنیا پشتگیری کورد دەکات بەگرێ لە سووریاشدا دوور نییە دووبارە سەر هەڵبداتەوە. بۆیە ئەگەری زۆر کەمە ئەنقەرە و دیمەشق بیر لەم هەڕەشە جدیە نەکەنەوە مەگەرەوەی مەستی بادەی هاوپەیمانی تەلەبیب بن و تاران وەک کایەکەر و چاوەڕوانی دەرفەتی تۆڵەسەندنەوە فەرامۆش بکەن. بۆیە بە دڵنیاییەوە لە ئەگەری ئاڵۆزبوونی دۆخی سووریا و بەواتایەک دەستپێکردنی شەڕی ئەنقەرە و کورد نەک تاران دەستەوەستان ناوەستێت بەڵکو ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ دەستێوەردان دەکات. لەم بارەشەوە بێگومان پشتیوانی و یارمەتی ڕووسیا و تەنانەت چینیشی لەگەڵ دەبێت. سێەم، ڕۆژنامەی ئیسرائیلی ئۆرشەلیم پۆست لە وتارێکدا بە ئاماژەدان بە لێدوانێکی سەرۆکۆماری تورکیا نووسی. ئەو لێدوانە سەیر و سەمەرەیی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا لە 30 ئازاردا کاتیایدا بە ئاشکرا داوای لە خوددا کرد ئیسرائیلی زایۆنی لە ناو ببات، ئەوە دەردەخات کە شەڕی سەربازی ڕاستەوخۆی تەلەبیب و دەسەڵاتدارانی ئێستا ئیسرائیل باش لەوە ئاگادارن کە لە ئێستادا لە وڵاتی سووریا تورکیا هێزی باڵادەستە وەک براوەی یەکەمی نەمانی بەشار ئەسەد سەیری خۆی دەکات. و ئەمەش ئارەزووی لەوەیە بە ئاسانی شوێنپەی تاران بگرێتەوە. بەواتایەک هەوڵ دەدات ئەو بۆشاییەی ئێرانی پاش نەمانی ئەسەد لە سووریا لە ڕێگەی بەهێزکردنی هێزەکانی سەربەیخوان و هەروەها ئامادەبوونی سەربازی خۆی لە سووریادا پڕ بکاتەوە. هێرشی ئاسمانی بۆ سەر بن کە سەربازیەکانی سووریا بە تایبەتی فڕۆکەخانەی سەربازی تیفۆر لە پارێزگای حۆمس پەیامی ڕوونی تەلەبیب بوو بۆ ئەنقەرە کە ناکرێت بیر لەو بژاردەیە بکاتەوە. کەواتە جیالەوەی ئەگەری ڕێککەوتنی تەلەبیب و ئەنقەرە بۆ دابەشکردنی وزە لە سووریادا هەیە، بەڵام ئەگەری ئەوە قەت لە ئارادانیە تەلەبیب تارانێکی دیکە لە سووریادا قبول بکات. جیالەوەش ئەماوەی ئەردۆغان نیشانی داوە لە ناوچەکەدا تەلەبیب وەک تەنیا ڕکابەری خۆی سیر دەکات و ئاواتەخوازی لە نێوچوونیەتی. بۆیە ئەستەما تەلەبیب بەم ئاسانیە متمانە بە تورکیا بکات و کورد وەک کارتی بەهێزکردنی ئەنقەرە لە ئێستا و داهاتوودا پەراوێز بخات و لە نێوی ببات. بۆیە پێدەچێت ڕەزامەندی تەلەبیب بۆ تەڕاتێنی ئەنقەرە لە ڕۆژ ئاوا لە گەڕی دووەمی دانوستانەکانی باکۆدا داوێکی کوشن دەبێت بۆ ئەردۆغان. چوارەم،
ئەم ڕێککەوتنە بە دڵنیاییەوە دەتوانێت هەڕەشە لەسەر دنیا عەرەب و تەنانەت سووریاش دروست بکات. لەمڕۆوە پێدەچێت وڵاتانی عەرەبی و بەتایبەت سعودی و میسر بەرامبەری بۆ ئەستنەوە و تەنانەت ئەگەری سەرهەڵدانی هاوپەیمانی عەرەب و ئێران و موسکۆ لە ئارازایە. کۆیەم چیرۆکە پێمان دەڵێت بە دڵنیاییەوە لە ئەگەری ڕێککەوتنی جددی نێوان ئەنقەرە و تەلەبیب هەڕەشەی تەواو جددی بۆ سەر ڕۆژاوای کوردستان دروست دەبێت و تەنانەت دووریش نییە لە لێواری ڕووخان نزیکی بکاتەوە. بەڵام لەم نێوەندەدا و بەواتایەک لەم هەلومەرجەدا بەهێزبوونی کورد و ئەگەری شەڕی یەکلاکەرەوە لەلایەن کوردەوە متمانە نەکردنی تەلەبیب بە ئەنقەرەی ئەردۆغان، ئەگەری ئامادەبوونی تاران لە سووریا و ئەگەری دروستبوونی هاوپەیمانی تاران و وڵاتانی عەرەبی و ڕووسیا دەکرێت وەک چوار بربەستی سەرەکی ئەم ڕێککەوتنە و بەواتایەک بربەستی لێدانی ڕۆژاوە سیر بکرێت. مەگەر ئەوەی ئیتر شەرع و ئەردۆغان بێگەڕانەوە بۆ ناوەندە ڕاوێژکاریەکان و وڵاتانی عەرەبی و ئەمریکا تووشی ئەم هەڵەکوشندەیە ببن و بیر لە بژاردەی لێدانی هەسەدە بکەنەوە. بێگومان لەم کاتەدا ئیتر دەبێت چاوەڕێی سەرهەڵدانەوە و پەرەسەندنی شەڕی ناوخۆی سووریا و تەنانەت تێکچوونی دۆخی ئەمنی تورکیاش بکرێت. وێ لە ئێستادا داهاتوو دیار نییە. ڕێککەوتنی باکۆ زۆرتر لە داوێک دەچێت بۆ ئەردۆغان تا ئەوەی تعبیر لە ڕێککەوتنێکی یەکلاکەرەوەی نێوان ئەنقەرە و تەلەبیب بکات.